بانگەوازی هەنووکەیی بۆ بەشداری خۆپیشاندان. گەلی عەزیز، ئەمڕۆ کوردستان بە مەترسیدارترین قۆناغدا تێدەپەڕێت. بڕوانن بەرپرسانی دەوڵەتی تورکیا بە ڕاشکاوی ڕایانگەیاند کە هێرشی سەرتاسەری بۆ سەر هەبوونی کوردستان ئەنجام دەدەن. هێرشە دڕندەکانی سەر شیلاجێ و قەندیل و مەخمور و شەنگال و کوشتنی دەیان هاوڵاتی سیڤیل بۆ ئەوان تەنها سەرەتایە. ئەردۆغان و بەرپرسە سەربازیەکانی تورکیا چەندین جار ڕایان گەیاندووە کە ئامانجی یەکەمیان نەک بە تەنیا ڕۆژاوای کوردستان بەڵکو خاپۆرکردنی باشووری کوردستانە. لە هەمان کات بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتیش مەرامی ئەوان بەهێزتر دەکات. سوپای تورکیا لە ساڵانی ڕابردوو سەدان جار لە باشووری کوردستان چەکی قەدەغەکراوی کیمیاوی بەکارهێناوە و تا ئێستاش لەسەر ئەوە سەرکۆنە نەکراوە. بۆیە هەموو پێکەوە ڕابنە سەر پێ و یەکدەنگی گەلی کورد بەرامبەر بە داگیرکاری بەیان بکەن، چون دەوڵەتی تورک دەخوازێت لە ناتەبایی و نەبوونی یەکدەنگی گەلی کورد سوود وەربگرێ و دیسان لۆزان دووبارە بکاتەوە. ئیدی بێدەنگ مەبن، دڵنیا بن کە دەنگی هەموو یەکێکتان بۆ داهاتوی کوردستان گرنگە. چیدی ڕێگا مەدەن 100 ساڵی تر کۆمەڵکوژی، پاکتاوی نەژادی و نکۆڵیکردن لە مێژوو و ڕەشبگیری و زیندانیکردن دووبارە ببنەوە و بۆیە پیشانی هەموو جیهانی بدەن کە گەلی کورد یەک گەلە. با هەموو پێکەوە بەشداری خۆپیشاندانی ناوەندی هەزاران کەسی بکەین لە شاری دوسلدۆرف لە ئەڵمانیا کە ڕۆژی شەممەی داهاتوو ڕێکەوتی 25 حوزەیران بەڕێوە دەچێت. خانەوادە و منداڵان و هاوڕێ و دۆستەکانی خۆتان بانگێشت بکەن و بۆ تەواوی جیهانی بسەلمێنن کە گەلی کورد نابێتە چوار. گەلی ئێمە نەبن بە یەک، دوژمن لە ناومان دەبات یەک بە یەک.